محەممەد حسێن ئەندازیاری کشتتوکاڵی پێشکەوتوو لە پارکی ئەواری شار بەشی نەمامگە. ئەمڕۆ باسی درەختێکی زۆر سوودمەند ئەەکەین کە ئەویش درەختی سەبەحبەحە. سەرەتای دروستبوونی ئەم درەختە لە بەشی باکووری هندستان و هەروەها لە بەشی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئەم درەختە دەرکەوتووە. بەهۆی کاری بازرگانیەوە هاتۆتە وڵات و شارەکەی ئێمە. ئەم درەختە درەختێکی زۆر تایبەتە، نازناوێکی زۆر جوانی هەیە کە پێی ئەوترێت درەختە دەرمانخانەکە یان درەختە زێڕینەکە یان درەختە تەزبیحەکە. ئەم درەختە لە شارەکەی ئێمە ئەڕوێندرێ لەبەر ئەوەی گەشەیەکی جوانی هەیە بەپێی کەشوهەواکەی دەتوانێت گەشە بکە و گەورە بێت. ئەمە کە لە ڕێگەکەی بڵاو ئەبێتەوە بە شێوەیەکی 3 متر بڵاو ئەبێتەوە، لە هەموو خاکەکان گەشە ئەکات و هەروەها تەنانەت لە خاکی لمینیش گەشە ئەکات. بەرزی ئەم دارە ئەتوانین بڵێن بەهۆی لە باربوونی کەشوهەواوە وەکو ئاوهەوا بەرزبوونەوە و نزمبوونەوەی پلەی گەرمی ئەو درەختە گەشە ئەکات. ئەم درەختە کە بەرزایەکەی بەرزە بێتەوە لە ماوەی 12 متر بۆ 20 متر ئەم درەختە بەرزە بێتەوە. بە شێوەیەکی سەرەکی ڕێگەکەی گەشە ئەکات لە جۆری ئەو خاکەی کە وتمان ئەگەر کەشوهەواکەی لەبار بوو بۆ 3 متر بە شێوەیەکی ئاسۆیی بڵاو ئەبێتەوە. خەدەکەشی بەپێی گەشەبوونی لەباربوونی کەشوهەواکە گەورە ئابێ. گەڵاکانی بە شێوەیەکی سەرەکی ئەتوانین بڵین گەڵاکانی بچووکە و لە هەر لایەکیشی 7 پارچەی پێوەیە 7 پارچە گەڵا دروستەکە کە ئەگەینە بەشی تۆوەکەی لە شێوەیەکی دەنکە زەیتونێک ئەچێ ڕەنگەکەی زەردێکی کاڵە و هەروەها گوڵەکەشی گوڵێکی سپی بچووکە. ئەم دارە بە شێوەیەکی سەرەکی تەمەنی ئەڕوا بۆ 120 بۆ 150 ساڵ. ئەم دارە کە لە شارەکەی ئێمە ئەڕوێنرێ خەڵک خواسێکی زۆری لەسەرە لەبەر ئەوەی شێوەیەکی زۆر جوانیە، شێوەیەکی چەتری هەیە، سێبەری هەیە و هەروەها بێتەوە لەسەر و هەمووشیانەوە گەشەی چاکە، گەشەی خێرایە و هەروەها بێتەوە بەرگریشی هەیە. بەرگری پلەی گەرمی لە جۆری بەرزبوونە و نزبوونەوە بەرگری هەیە، بەڵام زۆر بەداخەوە لە شارەکەی ئێمە بەرگەی ڕەشەبا ناگرێت چونکە شاری سلێمانی شارێکی جوانە ڕەشەبای هەیە. لەبەر ئەوە قەدەکەی بە شێوەیەکی سەرەکی لە بەشی دارک و نیانەکە وەک ئەمەیە ناوەکەی شێوەیەکی تەپەتۆری بۆشی هەیە، بۆشایەکی زۆری هەیە کە ڕەشەباکە زۆر بەقەوت بێ زۆر بەداخەوە. ئەم دارە جوانە لە قەدەکەی ئەشکێتەوە. ئەگەر ئێمە بینە بابەتی سوودەکانی کە ئەم دارە کە لە هندستان پێیان وتووە درەختێکی دەرمانخانە بۆ لەبەرەوەی چێتە زۆر بوارەوە، ئەچێتە بواری پزیشکیەوە، ئەچێتە بواری پیشەسازیەوە، ئەچێتە بواری جوانکاریەوە، ئەچێتە بواری کشتتوکاڵیەوە. لەم هەمووانە عنی بە حەقەت بەڕاستی دارێکە جێگەی ڕێزی لێ بگرین، چونکە لە هەنێ وڵات باسم کردوت منایە ناو دارە زێڕینەکە بۆ لەبەرەوەی ئەم دارە گەڵاکانی جۆرە دەرمانێک دەرەکە کە ڕێگەنە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوە مێشولە نزیکی بێتەوە. با لە باری کشتتوکاڵەکەەوە باسیکەین ئێمە ئەتوانین ڕێگەیەکی سادە و ساکار بەکاربێنی کە گەڵاکانی بکەینە ناو یەک تەشت ئاوە بۆ ماوەی 48 کاتژمێری ڕێک ئەم گەڵانە لەناو ئەم ئاوەیاوێ ئەتوانین ئاوەکەی بەکاربێنین وەکو جۆرە ڕەشێک بۆ ئەو دارانی کە تووشی مێشولە بوون. ئەمە یەکەم هۆکار کە لە بواری کشتتوکاڵ ئیشەکە. دووهەم هۆکاری تریش بڵێن ئەم گەڵانە بۆ ئەو کەسانە باشە کە تووشی نەخۆشی هەوکردنی جگەر بوون لە جۆری بی، چونکە دەرمانێکی لێ دەرەهێنرە وای لەکە ئەو کەسە عیلاج چارەسەرێکی بۆ بکرێ و سەلامەت بێ لەو نەخۆشیە. هەروەها بێتەوە لە جۆری قەدەکەیە جۆرە زەیتێکی لێ دەرەهێنرێ، ئەو زەیتە ئەبێتە لە ناوبردنی ڤایرۆسمان هەیە، بەکتریامان هەیە، فتڕیاتمان هەیە و هەروەها بێتە ئەچێتە بواری جوانکاریشەوە بەڕاستی لەبەرەوە وەکو بەکارهێنرێ بۆ سابوون، جۆرە سابوونێک تایبەت بە درەختی سەبەحبەح. هەروەها بەکارهێنێ بۆ جۆرە کرێمێک بۆ پێست ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی پێست بوون لە ڕێی ئەم جۆرە کرێمەوە چارەسەرەکرا. هەروەها بێتەوە ئەم جۆرە درەختانە نەک لە بواری ئەوە بۆ ئەو کەسانش بەکار ئەهێنرێ کە تووشی جۆرە نەخۆشیەکی پووک بوون،
ئەتوانن باشترین هەویر واتە معجونی دانی لێ دەربهێنرێ بۆ ئەو کەسانە زۆر باشە. طبعا ئەمە ناتوانین ئەم دەرمانە بۆ هەموو کەسێکی ئاسایی بەکاربێنین بۆ دەرمانی دانی زۆر کەس، بەس تایبەت بۆ ئەو کەسانی کە تووشی هەنێک باری تەندروستیان تێک چووە هیپوشی دانیان ئەتوانین ئەمە بەکاربێنین. من وەک چۆن باسی سوودەکانی ئەم درەختە زێڕینەم کرد، ئەتوانم لە هەمان کاتا بڵێم من پسپۆر نیم لە بواری پزیشکیە، من لە بوارەکەی خۆم کە بواری کوشتتوکاڵیە من ئاشنام بە حکمی ئەوەی کە سێرچێکم بۆم دارە کردو و ڕۆژانە لەگەڵ یا مامەڵە ئەەکەم ئەنجا من ئەڵێم و لەسەر ئەو پرۆژە ئەو توێژینانەی کە کردویانە بۆیە من ئەم قسانە من بۆ بەڕێستان کردووە و ئەم دارە ئەگەر هەر یەکێک لە ماڵەکەی خۆی بیچێنێ بە حقت سوود وەرئەگرێ لەبەرەوەی دوور ئەکەوێتەوە لە مێشولە و تەنانەت هۆکاری سوودێکی تریشم باز نەکردووە کە ئەوەیە ئەم دارە لەو ماڵانە بچێندرەیان لە هەر شوێنێکی تر ئەو ناوچەیە پاک ئەبێت و هەروەها بێتەوە و ئەو کەسانە تووشی نەخۆشی مەلاریا نابن لەبەرەوەی وەک باسم کردوتم ئەمە مێشولەی بە هیچ شێوە لێ نزیک نابێتەوە. ئەمە یەکەم. دووهەم ئاودانیشی پێویستە وەکو هەموو دارەکانی تر هەموو درەختەکان هەموو گوڵەکانی تر ئاودانی خۆی بکرێ لە هاوینە بەرەبەیان ئاو بدرێ و شەوانش ئاو بدرێ. ئێمە ئاودان نابێ بە شێوە لە کاتی نیۆڕەیە ئاودان بکەین و هەروە خۆراکەکەشی هەر وەک ئەوانەی تر پێویستە بە شێوەیەکی یەکسان پێین بکرێ سەمات بکرێ لە کاتی خۆی NPK مان هەیە هەمووی بە پێی قیاساتی خۆی و لە کاتی خۆی ئەتوانین دەرمانی بکەین.